دوای شەڕی ڕاگەیاندن بەهۆی لالەزارەوە پارتی پەیامێکی نەرم ئاراستەی یەکێتی دەکات. دوو ڕۆژە شاندی هەرێم لە بەغدایە و نەگەیشتوونەتە ڕێکەوتن سبەی نێژەکەری ناردنی موچە یەکلا دەبێتەوە. لە پەرلەمانی تورکی بڕیارێکی ئەردۆغان بۆ ڕێگەدان بە گواستنەوەی نەوت بۆ ئیسرائیل بەرامبەر پارە هەرا دەنێتەوە. دوای ڕووداوەکانی هێرش بۆ سەر لالەزار و دەستگیرکردنی لاهور زەنگی، شەڕێکی میدیایی سەخت لە نێوان میدیای نزیک لە مەسرور بارزانی و میدیای نزیک لە بافڵ تاڵەبانی دروست بووە کە هێرشی تون دەکەنە سەر یەکتر و یەکتر بە خیانەتکار و تیرۆرز وەسف دەکەن. لا نوێترین پەیامیدا مەکتەبی سیاسی پارتی بۆ هێورکردنەوەی دۆخەکە ڕاگەیان لا نیگەرانی و دڵە ڕاوکێ خەڵک تێدەگەین لە پێناو هەرێمەکەمان و ئارامی دەرونی هاوڵاتیانی هێژە. داوامان لە هەموو لایەکەوەیە دان بە خۆیان دابگرن و پارێزگاری لە سەروەری یاسا و دامەزراوەکان بکەن و هەر جۆرە گرژی و هێرشێکی میدیایی خزمەت بە هەرێمی کوردستان ناکات و پێویستە ڕابگیرێت. ئەوە لە کاتێکدایە پارتی و یەکێتی بڕیاریان داوە مانگی داهات و پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە کە ئەوەش هەنگاوێکە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ. دوو ڕۆژە شاندێکی هەرێمی کوردستان لە بەغدان بۆ چارەسەرکردنی چەند پرسێکی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال. جێی باسا دوای بەشداریکردن لە کۆنفرانسی جینۆسایدی ئێزیدیان لە زانکۆی کوردستان لە هەولێر، نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەبارەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ڕایگەیان نیازمان هەیە سەردانی لایەنە سیاسیەکانی عێراق بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان. وتیشی نازانم کەی دەچین بەڵام بە تەکیدی بەغدا پایتەختی ئێمەیە و هەرێمی کوردستانیش بەشێکە لە بەغدا، هەر کات پێویست بێت دەچینە بەغدا. بەپێی زانیاریەکان بەغدا ڕەزامەندی داوا لە سەرخەرجکردنی موچەی مانگی حوزەیران، بەڵام بۆ موچەی مانگەکانی دواتر پێویستی بەڕێکەوتن دەکات. هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال لەسەر باج و ڕسوماتی وەزارەتەکان نەگەیشتوونەتە ڕێکەوتن. سەرەڕای ئەوەی ڕۆژانە بە پەیاماگرینیەکانی ئەردۆغان دژایەتی خۆی بۆ ئیسرائیل و ناتەنیاهۆ دەردەبڕێت، داوا دەکات جیهانی ئیسلامی دژی تەل ئەبیب بۆ پشتیوانی غەزا یەک بگرێت. بەڵام بەپێی ئەو بەڵگەی پەرلەمانتاری تورکیا کارگەری ئۆغڵۆ لە پەرلەمانی تورکیا خستیە ڕۆ. ڕەجەب تەیب ئەردۆغان گرێبەستێکی لەگەڵ ئیسرائیل کردووە بۆ ئەوەی هێڵی نەوتی ئازەربایجان بۆ ئیسرائیل بە خاکی وڵاتەکەی تێپەڕێت، لە بەرامبەردا بۆ هەر بەرمیلێک نەوت 80 سنت وەربگرن. جێی باسا ئەمە یەکەم جار نییە بەهۆی بازرگانی لەگەڵ ئیسرائیل ئەردۆغان دووچاری ڕەخنە دەبێتەوە، بەڵام تا ئێستا دەست بەردار نەبووە.